سوشي واي شلوني؟ أول برامي بوشة ولد من ناوم أحمد دانیشتوی قەزای حاجی ئەوام ڕاستی هەر لە منداڵیەوە حەزم بە ئاژەڵ و باڵندە و جۆرە گیاندارانە هاتووە و ئێستاش هەندێک مریشکیشم هەن لە سەربانی ئەو پشیلەشم هەیە بەرخێکشم لە دوو ڕۆژە کڕیوە بچووکە مەمەی بڵێن بە مەمە شیری دەدەمێ بەڵام پشیلە ڕاستی ینی زۆرم حەز لە پشیلەیە پێشەوە پشیلەیەکی ترم هەبوو قدرەتی خوای گەورە ئەو پشیلە مێنا دوو ڕۆژی پێچوو پشیلەکەی ترم من مرد ئەم پشیلەشەوە تقریبەنەوە 9 مانگ دەبێت لە لامە یانی تەمەنی هەر 10 مانگ دەبێت تقریبەن هەر مانگێک دەبوو کە هێنام ڕەنگەکەشی ڕەش و سپیە بۆیە ناویشم ناوە سوشی خواردنێکی یابانی هەیە تقریبەن ڕەنگی هەمان شێوەیە ڕەش و سپیە خواردنەکە ئێستاش هەر کاتێک کە دێمەوە لە ماڵ نەبێت لە دەوروبەرانە کە بانگی دەکەم سوشی هەر دەنگم بیگاتێ ڕاستەوخۆ بەغار دێتەوە بۆ لام وەرە گیانەکەم وەرە زیاتر ئەگەر دانیشم خۆی هەڵدات سەر باوەشم زۆر حەزی لەسەر باوەشی منە سوشی وەرە زۆر حەزی لەسەر باوەشمە ڕاستی من بۆ خۆم بێزی لێ ناکەم و بە هەموو جۆرێک ینی لەگەڵی تێکەڵم زۆر جار ماچی دەکەم و زۆر خاوێنە ئەم کتاویشمە تا ئێستا دوو جارم کتاوە تا ئێستا ئەو خواردنانە ئەمەی بەچکەیی بوو پێشتر لە کاتی تۆزێک بچووکتر بوو ئەوەم دەدا بەس ئێستا گەورە بووە گۆشت و شتیشمان هەبێ دەیدەمێ و ئەو ورکەنانەمان لێرە داناوە زۆر جار بخۆشی دەستە سەریەکە برسی بێ ورکەنانیش زۆر جار دەخوا وەرە جا ئاوی بۆ دەکەمە ئەو قاپەی ژێرەوە بۆی مێرولە نێنە ناوی هەموو ئاژەڵێک ڕاگری ژینگەیە ینی هەر ئاژەڵ و هەر گیاندارێک کە هەیە پەیوەستە ینی بەڕاگرتن و بە جوانهێشتنەوەی ژینگە جا پشیلە ژێکێکە لە لەو ئاژەڵانە بە تەئکید ینی بێحکمەت خوای گەورە دروستی نەکردووە وەرە ئەوە ئاماژەی خۆشەویستیەکە ئاوا خۆت ڕەدەخشێنە پشیلە ئەو کارتۆنم بۆ داناوە شەوانە زیاتر دەستە ناو کارتۆنەکەیەوە گەس سەرمای بێ بەتانیم بۆ تێدا ڕاخستووە و کونیەکەم بۆ تێکردو بە هەوای دەرگەی خۆشی هەیە ئەو گڵەشی بۆ دەکڕم بۆ پیسایەکەی ڕاستی پشیلە هەرچەند لە دەرەوە بێ و لە ژیانی سروشتی خۆی دابێ پێویستی بە گڵ نییە بەڵام زیاتر لە بە دەر و جیران نامەوێ ئەو حەوشە و شتانەیان لێ پیسکات بۆیە بڵین گڵەکەی بۆ دەکڕم و بۆی لەو تەشتەی دەکەم خۆی لەوێدا پیسایی دەکا و دای دەپۆشێتەوە کەم وایە ئاوا لە دەرێ بێ نازانم ئێستاوە چۆنە تقریبا مانگانە دووشی سێ ئاوای بۆ دەکڕم جاری وە مانگ بەشی مابوونیوێکی دەکا باوەڕکە ئەو شەو کاگە میرلانەیە سێ چوار جار چوومەتە ئەو کۆڵانانەی ئەو لە ئەو کۆڵانە ئەو لە هەر بانگم کردووە دیار نەبوو دوایی کامێرەکەم لێدایەوە سەیرم کرد لەگە پشیلان یاری وشتی دەکرد و لێرە دوو پشیلەی تری لەگەڵ بوون لەگەڵ یان ڕاکوشتی بوو ئەو کات زانیم لەگەڵ ئەو پشیلانە ڕۆیەوە تۆزێک چۆن دەڵێ مرتاح بووم و بێخەم پشیلە زۆری حەز لە یاریە و بەڕاستی خۆم پشیلەکەم لە ڕووی مادیەوە هیچ قیمەتێکی نییە پشیلەی کوردەواری خۆمانە ئەو پشیلانەی کۆڵانانە بەڵام ڕاستی خۆشەویستێکی لە ڕادە بەدرم بووی هەیە لەبەرەوەی هەر لە بچووکیەوە لە لای ئێمە گەورە بووە و پشیلەیەک تریشم هەبوو کاتێک ئەو مرد جێ ئەوی بۆ گرتمەوە جێ ئەوی پڕ کردەوە ئینۆکانی دەردێنێ سوسە هەدا سەرکەوتی سەری ئافرین ینیەوە تەمەنی 9 مانگە ئێستا نەبوو بە ساڵێک بەڵام وەک دەبینی زۆر حەزم بە پشیلە دێ لەبەرەوەی ئاژەڵێکی هەم یاری زۆر خۆشن هەم زۆر عاقڵ و زۆر زیرەکە
وەرە دەڕۆین وەرە 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 ئێرە بۆ خۆی دەستە سەر سەقفەکەی زۆر جار هەر لەوێ دادەنیشێ زۆر حەز دەکات دایمە سارەکەشم کە لێرەیە زۆربەی کات جامەکەی بۆ دەکەمەوە دێتە ناو سارەکەی سارەکەی خۆشم دەناسێ زۆر جار بۆ خۆی لە ڕێگا ئەگەر سەریع نەبم و باکەی ناڕەحەتی نەکات دەستە سەر بۆنیتەکە بەو دویدا هەڵدەسوڕێتەوە ئێستا لەو ماوەیدا لە بازاڕی ڕۆژێکی بربووم ئەیدی پشیلەکە ترسا بوو و سەری لێ شێوا بوو غاریدا بۆ سەر جادەی لەو کاتەدا مەرجێ کات بوو بەداخەوە پێی لێ نابوو بەڵام سوپاس بۆخوا کە سەلامەت بوو پشیلەکە زۆرم پەرۆش بوو برمە دکتۆری قاچی دواوەی دێشا وەرە سوسی وەرە ئێرە ئەرە ئێرە ئەو پشیلە ئێرە دەناسێتەوە لەبەرەوەی لێرە کوتاومە و دەرزیم لێداوە زۆر کە دێنمە ئێرە نامورتاحەوە دەترسێ زۆر جاریشێ دانابەزین سەلام عەلەیکم کاک دکتۆرجیان باشی بەقوربان سپاسن وەڵای خواردنی ڕیفلێکسم دەوێ و ئەدۆڵتەکە خواردنی تایبەتی بۆ دەکڕم لە ڤێتەرنەریەکان بە زۆری خواردنەی دەدەمەیە زۆر حەزی بۆ خواردنە دێ دەستەکان خۆش سپاسن بەڕاستی یانی من ئەوەندەی لەگەڵ پشیلە تێکەڵم بەڕای من هەر ئەوەندەی قسە ناکات دەنا لە هەموو شتێک تێدەگا و وە زۆر بەباشی و بە زووی خۆی دەگونجێنێ لەگەڵ ژیانی مرۆڤ و لەگە هەڵسو کەوتەکانی مرۆڤ